بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵ و شادومان و بەختەوەرین جارێکی دیکەش بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شا دەبینەوە. ئەم جارە لە سناعەی شیمالینە ناوچەی پیشەسازی باکوور لە شاری هەولێر. جاهاتینە لە یەکێ لەو پیشەوەرانەی کە ساڵانێکی زۆرە لەو سناحەی هەولێر لە ناوچەی پیشەسازی هەولێر پیشەسازی باکوور خەریکی کار و کەسابەتە و زیاتری شەکەشی ڕوونگۆڕین و ئەو بابەتانەیە. جا من خۆم پرسیاری لێ دەکەم با بزانم ئەو چەند ساڵە لەو ئیشە بەردەوامە و لەگەڵ ڕەمەزانیشە بینی چۆن بوو و ئێستا چۆنە؟ مام عبسەمە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بيت سلام زور بخير بيت سلام ورزمان لكن زور بخير بيت سلامتی. بابزان لەگەڵ ڕەمەزانی وەزعتان کووە؟ الحمد لله سپاس بۆ خوای گەورە هەڵە منداڵیەوە لەگەر بابی ڕەحمەتیم کە وەختی مارمەلە لە تفاوی خەریکی تەرەفرۆشنێ بووین لە وەختیوە الحمد لله خوای بەزیاد بی بەسای بابم کە بابم کابرایش دیندار بووە الحمد لله خوای بەزیاد بخواترز بووە هەر بەردەوامین لە خوای بەزیاد بێ تا ئێستا لەخوای بەزیادی ئەوەش نیعمەتەوە نییە؟ الحمد لله سپاس بۆ خوای گەورە سەلامەتت کە. ئەی لەگەڵ ئیش و کارەکەتان چۆنی؟ والله الحمد لله برم يعني لقى شو كارك كمان لخوي بزيادة باشون أقدر بعثي ظروفي استابكي فرق شيء بعثي ظروفي استابكي فرق شيء كيشتري كوبو زلون باسكا استاكوا بيشتري بابيدرم لسالي تقريبا هشتاو تقريبا أبن هاتي لكن وستا بارزاني ما زعفر شلون بيدقو هوليرينا ليرة سلاو رزم هي اللي بوستا بارزاني يا وشي زور برزبو واستفادش من زور ليك بسلاو رزم أنا بخوي وخانه هذا كي لقر بساي أو كرابلك كم بناي وستا سبع بين أم بساي وتمكني لكن وستا بارزاني إيش ما ذكر ما هو شيء باش حتى بو صالاني كاما هشت كدريم هشتا هشت شرق العراق وإيران بو جماعة تيارة إنزاري ليه ده ما كاولا دكان كذا ولا خمنا دكان كان دشار ده حتى إنزارك ليه ده وديارك دروي يعني تقول هشتا ولا بازار ولا هشتا يعني لو صناعي بله لو صناعي هشتا زور باشا هر كهات يصنع هر خريشي إشي رونغورين الحمد لله خايب زاد هر خريشي إشي رونغورين وهتا استاج بردوام لباشويني كأستاذ بارزان برق خريشي دكان تيكسو لجماري أحمد إسماعيل وأنا لقى معاملاتي كدكانه كتيك ده واستعيا شابولي راسلا ورزم لبوي واستعيا واستاذ زلال جماعة وشباش لكن أنا إيش مكرت دويا باشان دكاني خوم دانا باشا باسي قديم تكرد بابزانم لهشتا هشتو نوهتا كان رمضان وكاتي چۆن بوو ینی چۆتان بەڕێ دەکرد ڕەمەزاندا چۆن پێشوازیتان لێ دەکرد؟ الحمد لله من لەگەر شکاری گوتی لە خۆم ڕادەست پێ بکەم و خەڵکی پێشترش بەڕاستی لە ئێستا باشتر بوو یعنی پێشتر کە دنیا گەرماش بوو بە ڕۆژی بوو لەو گەرمایی احتیاجی ئیشکاری خۆشمان دەکرد وڵای جار و فتاریشمان لێرە دەکردەوە لە سناعی ئەوس دەستینەوە زۆر احتیاجیش بوو لە خوای بەزیاد الحمد لله و شکاری زۆر باشە. بابزانم ئەو کاتی بە چ فتارتان دەکردەوە؟ وڵی زیاتر مەقسەد بوون منە فتارەگەر لە سناعی بما بووینە جارە مەقسەد یان پاقلەوەمان دەکرد یان ئاوەکمان ئازاد دەکرد لە بە خۆمان یان ئەگەر قەسمان بەدەست بکاتەوە هەتا دەگەیشتینەوە ماری یان لە ڕێگا مەقسەد مەلا بانجیدایە دەچوینە مارە لە زیادە شتێکمان دەکرد دەمان خوارد هەتا دەگەیشتنەوە ماری فتارەکەمان دەکردەوە. باشە ئەدی لە مارێ ئەو کاتی چۆن کۆ دەبوونەوە لەسەر سفرە و لەزەتی ئەو ڕەمەزانی ئەو کاتی چۆن بوو؟ الحمد لله خوای بەزیاد بین لەناو کوردەواری ما تا ئێستاش يعني أو خربونه هرما الحمد لله للرمضان لو وقت شكا هم بيكو خربين بلان بيشتري زياتر بون من أما بيشتري وقت بلا ماري مثلا ما هشتر خزان بون يق عائلة بون هم بيكو بون استالو خايب زياد جولة البون هذا شيء بالساعة بجن مارو من داري خوي استابينا تقريبا 5 عائلة 6 عائلة الحمد لله. أو كاتي بابڵێم لە نەوەتەکان خەڵک زیاتر ماندی نەبوو لە ئێستا؟ خەڵک ماندی بوو بەلاشە ماندی بوو کە بەلاشە ماندی بووی زۆر احتیاجیە کە بۆ نمونە مەقسەد شاگرد بوون عەفتانەکەمان وەردەگرت کاتێک کە پێشەم دەهات جێژنەی مەبوو ئەو وەختی تازیە بەستایەکان شاگردەکان پێیان خۆش کە پێشەم معاشەکەمان وەردەگرت کە معاشەکەمان وەرگرت ئیدی تەواو دەچوینە ماری ئاوەکەمان بەخۆدا دەکرد ئیدی دیسم ماندی بوو کە مێشک ماندی نەبوو ئەنەما هەر ئیشیش نەکردیە یعنی زۆر
بەرەکەتەوە باش چەند یارمەتی با بدەدا والله ئەمن وەکو خۆم الحەمدە لە خوای بەزیادبی ئەمە پێنج برابووینە زیاتر ئەم لەگەر بابم بین بە زۆر یارمەتی بابشم دایە و زۆر دەستباریش بین بە مەعادەری وەکو گوتشم تەڕەمان دەفرۆش مارمان لەو لە تیفاوای بوو تێدەگەی معادە لەگە بابم تەڕەمان دەفرۆش گەرما بوو ڕەمەزان بە ئەوختێم گچکەم بە ڕۆژی نەبوو بەڵام کۆڵانێک دەسوڕانیەوە لەگەر بابم دەبایسم جەمەدانەکەی لە بۆ تەڕکەم بین بەسەر دادەن بۆ هیچ دەبەوە دنیا ئەوەندە گەرم بوو ئەو کاسی بێشی دەکرد بەڵام هەر بە ڕۆژیش بوو کەمەک باسی ئەو زستانەی ئەو کاتم لۆ بکە بزانم کو بوو والله سا بنفع لە خۆمە ڕادەست پێ بکەم بوون من ئێستا دستانی وەختی کاتێککە مارمان وەختی لە تفاوای بوو بخوای ینی کاسبیمان دەکرد و شکار گوتی بارەخەنی چوانی خۆمان لە ڕۆژی هاتمەوە دەستان بەفرباری بۆ عارەبانەی دەستی بوو ئەو عارەبانی دەستیا خۆ ئاگای لێ دەستم ئەوان ناو دەستەکەی نەداهاتە دەرێ داکەم لێ ڕاستلا و ڕزم هەیە لە بۆی خخوای گەورە ڕۆژەکانی قبولکە ئاوی گەرم بەدەستی داکردی مەسە بەسە هەتا دەستمەوە پەنجەکانم ئەو هالیاتە خەریکی تەرەفرۆش لێ بنە چی یادگاریەکت هەیە لەگەر ڕەمەزانی بێزگەلەوانەی کە باست کرد کە لە بیرت نەستەوە وڵی یادگاری زۆرمان هەیە یادگاری زۆرم بەس بریم لەو دەمە ئێستا بریم چیم لە بیر نییە بۆ نمونە ئەوەی با بڵێن 2 ساڵ پێش ئێستا ساڵێک پێش ئێستا 10 ساڵ پێش ئێستا با یەک شتن بەبییر هات با لە بەد باسکەمەوە زۆر خۆش بوو لەگەر بام شگوتم هەر پێکۆ بن لەگە بام تەڕەمە دەفرۆشت تازە پیکە باشای لە بهی نابین لە گومر جهات بووە ئەم ڕاست چوم ڕەمەزانە تورێکمان لەهات و ماشەڵات توی هەیە ڕزق بە بەرەکەت بە وەختی زۆر جوان بوو تورێکمان لاستکە تورێکم لێ کردەوە ئەشارەت مزدا پیکە بەکەی دەمگە وەرە توریشم بەکەی خۆم دەخوارد هەتا وەختی خوشکەکەشم بە ڕەحمەتی گەورە گوتی نازانی بە ڕۆژی ئەوە کورە ئاواشی باش مخار بەسای تورەکەی لە خای بە زیادە سەلامەت زۆرە بەس لەو دەمەی لە بیرمانی هەمووی ئەدی ئەوە خۆشیەکانت باس کرد ئەی هیچت بەسەر هاتێ لە ڕەمەزانان تووشی عادستێکی سیارەی بووم قەدەری خوای گەورە لە ماڵی هاتم بە جادەی سەتی داهاتم پێشی بینی مزگەفتی خەجە کوبڕای 100 مەتری لەنگەی لەوێ بینی تاسەکەیە گەیشتمە ئەم ئەو منتیقی ئاگام لە خۆنم بابوو ئاگام لە خۆنما خەڵکەیە دەرێ سەری ڕۆژی دەرێم کە ئاگام لە خۆنما نازم سەری ڕۆشتیمیان یان سەبەر ڕۆشتم بەس لە خوای بە زیادی پێشی بگەمە تاسەی دەگەی دەنگە کاتکو ئەوی نەفەرێک لە تەنیشی دابنیشی برێگوتی هەستا ئاگات لە خۆبی کە گوتی ئاگات لە خۆبی ئەمن ئەوها ڕاست بکە کو لە خێوی تەنەکە ئاواز پێداکەم برێ کورە هەستا خەبەرش ناخۆشتنە کورە بابت مردیە ئەوها ڕاست بکەم کورێتە مشام کرد گەیشتمەوە تاسەی چ بکەم چ نەکەم لەو کاتەی لەو خۆی هەڵبستی جەگەر خوای بەزیاد بێگا دەنگە نهات وایە خوا بەخۆی بزانم کو دەڕۆیشتم لە سیارەکەمدا زانیم عادسێکی زۆر گەورەیە ناو سیارەی بۆ تەپوتۆس بەس وەختەشی هەستم کرد ژانێک لە دەستم دێ سبحان الله ئەوها سەرم خوار کردەوە ئەو پەنجەم ئەوهای لێهاتیە ئازە بڕێک خەڵبم تێکچوو وڵی ئیدی دەرکیان کردەوە منی هینا خوارێ ئێکسامش ئەوەندەم گوتم ئەرێ چ بکەم باشە ئەو کاب لەگە چی بگوتیان لەگەڵ سایاقی بوو گوتم سایاق سەلامەتە گوتی هیچ لە پشتەوە لێدایە سایاقیش خوا خێری مسی لە بۆی شتەکە فزعەتی بوو ئەویش بۆ سبینێ سعات دە چارێک بۆ شتانە بە یەکەم ڕۆژی ڕەمەزانێ نرمەس ناگوتمەوە بڕۆ نایت مش لەگە تەکسێکی خوا خێری مس لێرە سلااو ڕێزم لەبووی ئەمنی هینا خەستەخانەی ڕزگاری ئات بلێ لەکەم برایەکەم گوتی وڵای ئەو کابرای ئەو شلیدەم گوتی زەمەوە هەبینی بیان سەر خۆشە یان دەبی منداڵێک وی سیارەی لە بابی جزبی هاتی گۆسمنی هاتە بازار دایکە چای بە من کە تۆزەکەم دی گوتی نام بخۆم پشێمانم لە قسانێ ئەو کابرای لەوانە نییە خی گەورە هەمیشە ساغ و سەلامەتت بکە ئینسانیش لە ژیانیدا تووشی تاقیکردنەوە دەبیتر وە دەبی ڕازیش بین بە قەدەری خی گەورە وەڵڵە بەتاش هەر بەخۆی دنیا بەخۆی تاقیکردنەوەیە ڕاست قسەت خۆشە لوتفێت جوانە بەڕاستی پێم خۆشە زیاتر لە خزمەتا بین بەڵام دەرفەتی بەرنامەکەمان هەر ئەوەندەیە لە خزمەتا بین خی گەورە سەلامەت کە ئێمە لە بەرنامەی بسیناکن هەر کەسێکی هەدیەمان هەیە دا پێمان خۆشە دیاری خۆشمان دیاری ڕەمەزان کە دیاری کەناڵ یاسمانی پێیامە ماشەڵڵا لێمان قبول بکەی بکورە بە خۆتان گەورنە و ئەگەر هیچ شتان نەهینا بە ئەنگ هەر براگەوەی منە و لە خزمەت شتانداین دیارەکەشتان ماشەڵڵا خزمەت لێ کابرا گوتێ فەوق العالا سەلامەت کە ڕەبی